بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ماوسانی عزیز و خۆشەویست، پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکات. خوای پەروەردگار زانستێکی بەسوودمان پێبەخشێت بۆ ئەوەی کاری پێ بکەین. خۆم بە خۆشحاڵ دەزانم لەوانەیەکی نوێدا بچینە خزمەت فرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە کتاب الأربعون النووية. دیارە گەشتینە فرمودەی نوێیەم. تا ئێستا 8 فرمودەمان خوێندووە. ئەمڕۆ دەچینە خزمەت فرمودەی نوێیەم و چەند فرمودەیەکی تر بە پێی ئەو کاتی کە دیاری کراوە بۆ وانەکە هەوڵ دەدەین بە کورتی و پوختی ئینشاءالله بچینە خزمەت فرمودەکان. فرمودەی نوێیەم عن أبي هريرة رضي الله عنه، ناوكشي هناوة عبد الرحمن بن صخر رضي الله تعالى عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: ما نهيتكم عنه فاجتنبوه وما أمرتكم به فأتوا منه ما استطعتم فإنما أهلك الذين من قبلكم كثرة مسائلهم واختلافهم على أنبيائهم. رواه البخاري ومسلم. هەروەکو چۆن لە مەتنەکە تووە ناوی ئەبوو هورەیرە ناوی چییە؟ ناوی عەبدوڕەحمانی کوڕی سەخرە. بۆ مەشهوور بوو بە ئەبوو هورەیرە؟ لەبەرەوەی پشیلەیەکی هەبووە لەگەڵیا بووە و خزمەتی کردووە و ئیتر وەک چۆن بڵێ بۆتە برادەری، ئیتر بەو ناوەوە مەشهوور بووە ئەبوو هورەیرە و لە خزمەت پێغەمبەریشا بووە عەلەیهی سەڵات وەسسەلام. چەندەها فەرمودەی گێڕاوەتەوە. ئەبوو هورەیرە وەک چۆن بڵێ تەخەسوسێکی وەرگرتووە لە گێڕانەوەی فەرمودە، چونکە مولازمەی پێغەمبەری کردووە عەلەیهی سەڵات وەسسەلام. یەکێکیش لەوانە بووە کە لە ئەهلی سوفە بووە، خۆی تەرخان کردووە بۆ وەرگرتنی زانستی شەرعی و لەگەڵ پێغەمبەریشا بووە عەلەیهی سەڵات وەسسەلام. دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ما نهيتكم عنه فاجتنبوه. لێرە مامۆستایان مەسەلەی نەهی هات ئەبێ یەکسەر وازی لێبێنیت، یعنی ئەوە ئاسانترە لەوەی کەوا ئەمر بێت. وازهێنان لەوەی کە نەهی لێکراوە ئاسانترە لەوەی کەوا ئەمر فەرمانی پێدەکرێت. فاجتنبوه وما أمرتكم به فأتوا منه ما استطعتم. لێرە ئەگەر تەماشا بکەن دیقەت بدەن، وەکو ئەوەی کە ما نهيتكم عنه فاجتنبوه ما استطعتم بەکار نەهاتووە، یعنی ئەوەی کە لە تواناتان هەیە. نە، فاجتنبوه وازی لێبێنە یەکسەر، سمعنا وأطعنا وازی لێدێنم. ئەمە کەیتر کە فەرمانە فأتوا منه ما استطعتم، ئەوەی لە تواناتاندایە ئێوە جێبەجێ بکەن. فإنما أهلك الذين من قبلكم كثرة مسائلهم، يعني ئەوانەی کە ئومەمی پێش ئێمە یەکێک لە هۆکارەکانی لە ناوچوونیان چی بووە؟ زۆر پرسیاریان کردووە، یعنی پرسیاریان کردووە، پێویستیان بەو پرسیارانەش نەبووە، بەڵام وەک چۆن بڵێ فضوڵی بوونە، هەر حەزیان کرۆ زۆر پرسیار بکەن. واختلافهم على أنبيائهم، و زۆریش چییە؟ پێچەوانەی پێغەمبەرەکانیان بوون، وەک چۆن بڵێ معارەضەی پێغەمبەرەکانیان کردووە، سەرپێچیان کردووە، ناکۆک بوونە لەگەڵ پێغەمبەرەکانیان. یعنی ئەمە دوو هۆکارە لە هەر ئومەتێک، لە هەر کۆمەڵگایەک ئەگەر ئەو دووشتە هەبێت ئەبێتە مای چی؟ لە ناوچوونی ئەو کۆمەڵگایە، لە ناوچوونی ئەو کەسانە کە زۆر پرسیار بکەن و یان ئەوەتانێ
سەرپێچی پێغەمبەرەکانیان بکەن سەرپێچی پێغەمبەرەکانیان بکەن. ئەمە بە کورتی ئەو فەرمودەیە، بەڵام مەسائیلی زۆر تایە. یەکێک لەو مەسائلانە وەکو باسم کرد جیاوازی هەیە لە نێوان ئەوەی کە نەهی لێ دەکرێت و ئەوەشی کەوا فەرمانی پێ دەکرێت. ئەوەی کە نەهی لێ دەکرێت فەجتەنیبوه وەلەم یەقل ما استطعتم، چونکە ئەوەیە کە نەهی هات ئەبێ یەکسەر وازی لێبێنیت. و ئەوەشی مەئموورە کە ئەمری پێکراوە و فەرمانی پێکراوە، ئەوە وەک چۆن بڵێ شتێکە پەیدا دەبێت ئایا دەتوانێت ویان ناتوانێت ئەنجامی بدات. بۆیە فەرمووی فەئتوا منهم ما استطعتم. هیچ بەڵگەیەک هەیە ینی هاوشێوەی ئەوە بێت لە قورئانە؟ بەڵێ إلا وسعها. شتێ تریش دەربارەی تەقوا ما استطعتم ما استطعتم. جاب أداة حصرش ليرة هاتوا فإنما هم إن للتوكيد أو ماش ليرة بهر بمعنى موصول جديد بدليل أوي كثرة، وهروها بمعنى أداة حصر جديد كوا ما أهلك الذين من قبلكم إلا كثرة مسائلهم. يعني أويك بو هوي لناوچوني أو أممانتشيها إلا بهوي أويك زور زور برسياريان كردوا. الذين من قبلكم طبعا يهود ونصاراش دقريته وغير أوانيش دقريته وغير أوانيش دقريته. أمش فائديكي ترى ليرة واختلافهم على أنبيائهم، يعني أويك أبيته هوي لناوچوني أوان شيا ناكوكيو اختلاف جياوازية كلا لسرشيا على أنبيائهم. وهاتوشا واختلافهم ديرا قلت ما شابكي بضماتوا واختلافهمش هاتوا أجر بكسر بيخوني توا أي وكثرة اختلافهم على أنبيائهم. هردو إنك هردو حالتكش دروستا بزن بو إعرابي يكم إمام وصيان واختلافهم يقتضي أن مجرد الاختلاف سبب للهلاك. هر بس كان ناكوكي هبو أواتشيا أو هو كارب ولا ناوشون بس ناكوكي هبو اختلاف هبو. وأما الاحتمال الثاني واختلافهم فإنه يقتضي أن سبب الهلاك هو كثرة الاختلاف. يعني هو كاري لناوشون شيا زور بوني ناكوكيا زور بوني ناكوكيا. لفوائد أم حديثة بكرتي واجب كوا هرشتك نهي لكرا إنساني مسلمان وازي لبينات. إسا أم نهي شيا للاياني كيو ديت بيغمر صلى الله عليه وسلم بيغمر عليه الصلاة والسلام ما نهيتكم عنه فاجتنبوه. إن جاء أو منهية كوا نهي لكراوا كم بيا زور بيا أبي وازي لبينري أبي وازي لبينريات. سيهم عليه أويك وازهنان أهون ترى آسان ترى لشي لفعل لا كردار. چونك بيغمر صلى الله عليه وسلم أمر في المنهيات أن تجتنب كلها لأن الكف سهلون. لبروي وازهنان آسان ترى وازهنان آسان ترى. خالي كتير أويك واجبة لو فرمانانيك بمسلمانان دكريت شيا أبي بجوري توانابيت حسب الاستطاعة بها إلا ما كان مستطاعا لقوله وما أمرتكم به فأتوا منه ما استطعتم فأتوا منه ما استطعتم. وكو أعتكش هاتوا فاتقوا الله ما استطعتم. بلى فاتقوا الله ما استطعتم أو تقوى لبنه نابت يعني تقوى لبنه يكرت. فاتقوا الله كان الأخوة بترسم يعني الأخوة بترسم تواني مكان. إيه يعني ما استطعتم أو معناته لشو هنا فاتقوا الله ما استطعتم أخواتي
خۆی تەقوا پێناسی تەقوا چییە؟ خۆ پارێز لێ بنا. بەس لێبزیەکردنی ئاوامیرەکان خۆ دوورکردن لە ناواهیەکان هەردووکی دەگرێتەوە مامۆستا. امتیثال الأوامر واجتناب النواهي. ئەمە پێناسێکی کورتی تەقوایە، پێناسێکی کورتی تەقوایە، ینی تەقوارەوە نییە کە تۆ بەس لەخوا بترسی، نە ئەوەیە کە ئەمرەکانی جێبەجێ بکەی، ئەوەشی نەی لێکراوە، ئەوەشی نەی لێکراوە وازی لێبێنی. باشە، خاڵێکی تر مامۆسایان دەفەرمێ ئەوەی لە توانای ئینساندایە واجبە بیکات بە گوێرەی توانە. پرسیارێک ئەوەی لە توانای ئینساندایە لە توانایەتی بیکە نەیکرد گوناحبار دەبێ؟ یعنی ناوێ بڵێ وەڵام من ئەمە بکاتە حوجەیەک بۆ خۆی مەستەتاعتم، نە، ئەم لە توانای هەیە بیکە، بەڵام کەی ڕێگەی پێدرێن نیکا کە لە توانایە نەبوو. لا يكلف الله نفسا إلا وسعها. باش، خاڵێکی تر کە گرنگە ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی پێ دەکات و هەروەها نەهی لێ دەکات شەریعەتە. چونکە قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەصدەری دووەمە لەم شەرعی ئێمە، قورئان و سنەت، قورئان و سنەت. بۆیە بە هیچ شێوەیەک نابێت سنەت پشتگوێ بخرێت، ئیهمال بکرێت. یان ئێستا خەڵکانێک پەیدا بوون چی دەکەن؟ دەدەن لە سنەت، دەدەن لە فرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لێتانیش غەریب نەبێ، لاتانیش غەریب نەبێ کەوا دەستگای زۆر زۆر گەورە هەیە، پارەیەکی زۆر خراوەتە بەردەستیان بەس بۆ لێدانی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، یان بۆ دروستکردنی گومان لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا بۆیە ئەلێرە کە پێغەمبەر ئەمر دەکات و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەهی دەکات، ئەبێ ئێمە وەکو شەریعەت وەریگرین و ئیشیشی پێ بکەین و ئیشیشی پێ بکەین. خاڵێکی تر ئەوەیە کەثرەت المەسائل سەبەب للهەلاک. باسمان کرد، یعنی ئینسان زۆر زۆر پرسیار بکات کە پرسیارەکان کە هیچ سوودێکشی لێ نابینێ، چونکە ئەو پرسیارانە وای لێ دەکات کەوا ممکنە ئەوەندە پرسیار بکات بەیانی یان لە کاتێکی ترا نەتوانێت ئەو شتانە جێبەجێ بکات کە پرسیاری کردووە. جا بۆیە باشتر وایە بێدەنگ بێ. بەنی ئیسرائیل پرسیاریان کرد لە ینی موسا کە کاتێک گوتی مانگایەک سەر بڕن، ئیتر دەستیان کردە پرسیارکردن و لەونی چۆنە و شقلی چۆنە و چی چۆنە و چی چۆنە، دوایی سەرەکەی بۆ ینی قورسایی لەسەریان، بووە قورسایی لەسەریان. اینجا ئینسان ئاگادار بێ، بەڵام ئەوە ناگەێنێت کەوا تۆ بەو مەفهومی و حەدیثەوە واز لە پرسیارکردن بێنی دەربارەی ئوموری شەرع. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون، إن كنتم لا تعلمون. يعني شتێک ئەزانی ئەمە بۆ دینت، بۆ پەیوەندی بە حەڵاڵ و حرامەیە، ئیخۆ بێ پرسیارکەی. خاستن تاڵبی علم فێرخواز ئەبێ بگەڕێت، بپرسێت، مەسائلەکان بخوێنێتەوە، گەر شتێکی لێ عاسی بوو پرسیارکە لە خۆی زاناتر. بەڵام ئەوەی غەیری تاڵبی علمە ئەو زۆر پرسیار نەکە. هەندێک هەیە سێرەکی چی پێوترێ تەنەممر، یعنی وەکو پڵنگ لە کەمینایە بۆ کیە؟ بۆ مامۆسا. پرسیارێکی حازر کردووە ئەوێ مامۆساکەی ئیحراج کات، یان ئەوێت ئیتر سوبحانڵە بە دوای چی ئەگەڕێ؟ بە دوای مەسائلێکی زۆر شازە لە کتێبەکانە دۆزیێتەوە، ئەوێ بێت لە دەرسە لەوانە یان لە شوێنێکی گشتیە پرسیاری ئەو مەسائلانە بکات. ئەمە بەڕاستی شتێکی باش نییە، ئەدەبێکی باش نییە، حتا لەگەڵ مامۆسایان و لەگەڵ عولەما و زانایان. اینجا خاڵێکی تریش ئەوەیە کە ئینسان ئاگادار بێ
پێچوانەی پێغەمبەران نەبێ سەرپێچیان نەکات ئەوەش سەبەبێکە بۆ لە ناوچوونی ئومەم. حديثي ديام فرمودي ديام عن أبي هريرة رضي الله تعالى عنه قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى طيب لا يقبل إلا طيبا وإن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين فقال يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا وقال يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء يا ربي يا ربي ومطعمه حرام ومشربه حرام وغذي بالحرام فأنى يستجاب لذلك رواه مسلم. فأنى يستجاب لذلك رواه مسلم. بلى وملبسه حرام. راست أوش لا رواياتي كتير هاتوا بس لو رواياتي من بوش زاهاتوا بالفعل ملبسه كشي هاتوا. جات ما شاب كان ما وصاني خوشويست يعني ام حديثه براستي حديثك زور گرنگا ك بيوست بونا بخواردن و خواردنەوە و جلوبەرگ و ئەوانەی کەوا حەڵاڵە و ئەوانەشی کەوا ئەبێ ئاگادار بین کە حرامە. و هەروەها مەسئلەی چیشی تایە مەسئلەیەکی تایە کەوا ئەمرێک کراوە بە ئیمانداران ئەو ئەمرەش کراوە بە پێغەمبەران عەلەیهیموس سەڵات وەسسەلام. ئەوە زۆر گرنگە و هەروەها باسی دوعاش دەکات باسی دوعا دەکات. إن الله تعالى طيب يعني طيب باكا شاكا. إن الله تعالى طيب لا يقبل إلا طيبا. الله سبحانه وتعالى شتێک پاک و جوان و ڕێک و پێک نەبێت وەری ناگرێت. پێویستی بە شتی خەبیث نییە. شتی خەبیث وەرناگرێت شتی پیس وەرناگرێت. وإن الله أمر المؤمنين يعني أمش تشريفا بو إيمان داران تماشا دكا خواي پروردگار فرماني كردوا با إيمان داران هر چون فرماني كردوا با پیغمبران بما أمر به المرسلين. أمرك چيا يا أيها الرسل أما فرمانك بو پیغمبرانا كلوا من الطيبات واعملوا صالحا. فەرمانیان پێکراوە کەوا شتی پاک و جوان و ڕێک و پێک بخۆن لەگەڵ ئەوەشا چی بکەن کردەوەی چاکە بکەن واتە شکری خوای پەروەردگاریش بکەن چونکە ئەنجامدانی کردەوەی چاکە لەگەڵ ئەو هەموو نیعمەتە پاک و خاوێنە ئەوە شکری خوای پەروەردگارە. و ئەمرەکەش بۆ ئیمانداران یا ئەیها الذین ئامنوا ئەمە نیدائێکە بۆ ئیمانداران. معلومی جەنابتانە کە ئەو نیدایە هات لە قورئانە دوای نیداکە یان فەرمان بە شتێک دەکا یان نەهی لە شتێک دەکا. سەر لێرە فەرمان بە چی دەکا بۆ ئیمانداران كلوا من طيبات ما رزقناكم. بزانە سبحان الله هەر وەکو یەکە لە ئەی پێغەمبەران یا ئەیها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا. لێرەش كلوا من طيبات ما رزقناكم. ثم ذكر الرجل يطيل السفر. ليرة پیغمبر عليه الصلاة والسلام وكو جاري كتريش باسمان كرد نمونه هێنێتەوە بۆیە ئەو مامۆستانی کەوا دەرس دەڵێنەوە دائما نمونە بێننەوە چیرۆک بێننەوە زیاتر قوتابیەکان خوێنکارەکان زیاتر تێدەگەن. لێرەش پێغەمبەر عليه الصلاة والسلام نمونەیەک دێنێتەوە بۆ ئەو کاتە. ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر. أما وقت شون بلي مقدماتك سفر وسفركش أجر دورو دريج بيه وماندوش بيه أما هموي چيا هو كارن بو قبول بوني دعاء. يعني إنسان كوا مسافر بيه سفري طاعة بون من كاتي خوي أروشن بو حج مانجي دو مانج ندهاتنوا يا الدعاء لكسي كوالنا ومال مناري خويتي أو استجابي على بيشترو استجابي بودا كريت إنجا وهروهاش ما عنده بيت أو كاتما وصار ممكن أبغى
ئەوە ممکنە تطبیق نەبێت یعنی ئەندێ جار لەبەرەوەی کابرا ئەگەر بێ بچێت بۆ ئەو پەڕی دنیاش زۆر جوان خۆی ڕازێنێتەوە سواری تیارە دەبێ وانە لەوێ لە فندقە لە خانووە لە هەر شتێکە بەو شێوازەی لێ نایە ینی قژی تێک بچێ و خۆڵاوی بێ و ئەو شتانە بێ بەڵام نمونونەکە و کاتە بووە ئەو کاتە ئەو عیلەکە هەر ئەمێنێ ئەگەر کابرا ئەگەر ڕێک و پێک و جوان و کەشخەش بێ بڕا بۆ شوێنێکیش بەو شێوازش هەر ینی دوورکەوێتەوە سەفەرێکی تاعش بێ ئەوە هەر ئەمێنێکەوە دوعا بکات ئیستیجابەی دەبێت باش اینجا بزانە شتێتریش دەکات یەمود یەدەیه إلى السەما ئەمیش هۆکارێکە کەوا بۆ ئەوەی کە ئادابی دوعایە کە ئینسان دەست بەرز کاتەوە بە ینی بۆ ئاسمان کە دوعاکەی خۆی بکات یەکێکی تریش ئیلحاحکردنە تیکرارکردنە یا ڕەبی یا ڕەب ینی ئەم سیانە ئێستا هەمووی چییە هۆکارن کەوا دوعا قبول بێت ینی ئەسبابەکانی بەکارهێناوە ئادابەکانی بەکارهێناوە بەڵام لەگەڵ ئەوەشا دوعاکەی قبول نابێ بۆ ومطعمه حرام ومشربه حرام ومسكنه حرام وغذي بالحرام فأنا يعني زور استبعاد زور دورة يستجاب لذلك فأنا يستجاب لذلك دورة أو كسا أجر حالي بوشي وازبيه أجر هو كاركاني دعاء جيرابونشي بكار هنا بيه بلام مطعمكي حرام بيه خواردنكي حرام بيه جلوبرگي حرام بيه خواردنوي حرام بيه وهروها غذي بالحرامش كتير كرابيت هر لمنداليو تير كرابيت بحرام أم كسا براستي دعاء قبول ما بيه چونك ئیشەکانی گشتی حرامە دوعای قبول نابێ زۆر دوورە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی فەئەنە یوستەجاب لذلك جیاوازی لە نێوان مەطعەمه حرام وغذی بالحرام چییە؟ بۆی گەورە بووە خۆی یان ئەوەتانێ لە ئەسڵە مەطعەمه لە ئەسڵە ئەو مەطعەمە ئەو خواردنە لە ئەسڵە حرامە نمونە خواردنێکەوە حرام بێ گۆشتی خنزیر ئەسڵەن وانە یان کەسبەکەی کەسب هەوڵی داوە حرامی دەستکەوتووە وەکو چی لە ڕێگەی قومارەوە پاری دەستکەوتووە باشە ئەوە چییە یان لیذاتی ئەو لیکەسبی بۆ ذاتی خۆی ئەسڵی شتەکە حرامە یان ئەوەتانێ هەوڵی داوە لە ڕێگەیەکی حرامەوە پارەی دەستکەوتووە لە ڕێگەی حرامەوە لە ڕێگەی دزیەوە بۆ نمونە شتومەکی دەستکەوتووە شتیم ئەوەی دەستکەوتووە و هەروەها ئەو کەسەشیکەوە غوذیە بالحرام هەر لە منداڵیەوە وەک چۆمڕی لە شیر خواردنەوە لە شیر خواردنەکەەوە هەر بە حرام حرامی دەرخواردراوە هەتا گەورە دەبێت اینجا کە گەورە دەبێت و ئەبێتە ئەهلی تەکلیف تەوبە ناکات تەوبە ناکە هەر بەردەوام بێ لەسەر چی لەسەر حرام خواردن فأنا يستجاب لذلك يعني أما أو جورا كسانة براسي دعايا جيرانا بيت طيب إيش ما وصا دوشت هر طيب شاك وباك وخاين وأنا لكرد وكان أو ما كان خالصا لله موافقا للشريعة لكرد وكان لبارة وبوليش لثروة سامان مكتسب عن طريق حلال لرقي حلال أو باريا أو سروتا بيدا كراوة وأما ما اكتسب عن طريق محرم فإنه خبيث يعني هر باريك للرقيك حرام بيدا بكرت أو خبيثة بيسا تابويا براستي زوزور جرينجا إنسان هول بدات هر بوخوي هر وها أجر مسؤوليتي مالمنالي شهبو پارەی حەڵاڵ پەیاکە کەسبی حەڵاڵ پەیاکە خۆی بە دوور بگرێت لە حرام خواردن و مناڵەکانیشی تووشی حرام نەکا تووشی خواردنی حرام نەکا هەر وەکو چۆن ئەندێ ئافرەتی بۆ خوا سوڵحاو بە پیاوەکەی دەوت ئەڕۆیتە دەرەوە ئێمە سەبر دەگرین لەسەر برسێتی بەڵام سەبر ناگرین لەسەر چی خواردنی حرام بۆیە هەوڵی ئەوە بدە ئیشێکی حەڵاڵ بکەی ئیشێکی حەڵاڵ بکەی باشە مامۆستایان اینجا
ئینسان بتوانێت ئادەبەکان بەکاربێنێ ئەو شتانش بکە هەمووی پێچوانە بکات دوعای ئینشاڵڵا گیرا دەبێت مەطعەمەکەی مەلبەسەکەی و هەروەها چی خواردنەوەکەی مەشرەبەکەشی هەمووی حەڵاڵ بێ ئەوە دوعا گیرا دەبێت دوعا گیرا دەبێ و هەروەها ئادابی ئەوە شەوەیە کە ئینسان لە کاتی دوعا چی بکات دەست بەرزکاتەوە دەرس بەرزکاتەوە لە فەوایدەکانی یەکێک لە ئەسماکانی خوای پەروەردگار الطیبە إن الله طیب فأسماؤه كلها حسنى لە خاڵێکی تر کەمالی خوای پەروەردگار ئەمەش لە زاتیە لە صفاتیە لە ئەفعالیە لە ئەحکامیە یعنی خوای پەروەردگار دوورە لە هەموو کەم و کورتیەکەوە دوورە لە هەموو کەم و کورتیەکەوە خوای پەروەردگاریش تەنها شتی پاک و خاوێن قبول دەکات لا يقبل إلا طيبا کردەوەکانیش ئەبێتە دوو بەشەوە بەشێک وەرئەگیرێ و بەشێکیش وەرناگیرێ چونکە لێرە چیە فەرمێ لا يقبل إلا طيبا ئەو بەشەی کە وەرناگیرێ غێر طیبە ئەزانم بەس حەدیثێکمان هەیە خوێنمانەوە کابرا کردەوە دەکات بەڵام وەرناگیرێ نه نه من عمل عملا وتمان کردەوەکان دەبێت هەندێکی وەرەگیرێ و هەندێکشی وەرناگیرێ ئەوەی کە وەرەگیرێت ئەوەی کە طیب بێت پاک و خاوێن و بە پێی شەرع بێ و خاڵصا مخلصا لله سبحانه وتعالى بێت ئەوەشی وەرناگیرێ من عمل يعني عيشەکە عملا ليس عليه أمرنا فهو رد ئەوە وەرناگیرێت لەبەرەوەی پێچەوانەی شەرعا لەبەرەوەی پێچەوانەی شەرعا اینجا پێغەمبەرانیش ئەمر دەکرێن فەرمانیان پێ دەکرێت و نەهیشیان ینی بۆ هەیە کە نەهییان لێ بکرێت کە شتێک نەکەن هەروەکو إن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين و هەروەها ئیماندارانیش بۆیە ئەڵێت وكلما كان الإنسان أقوى إيمانا هەر کاتێکەوە ئینسان ئیمانەکەی بەقوت بوو كان أكثر امتثالا لأوامر الله عز وجل چی کاتێک ئینسان ئەمرەکانی خوای پەروەردگار جێبەجێ دەکا کە کاتێک ئیمانی بەقوت بێ و کاتێکش ئیمانی بەقوت نەبوو زەعیف بوو ئەمرەکانی خوای پەروەردگار جێبەجێ ناکا اهتمام بە حەڵاڵ و حەرامیش نادات ئەمەش واقعی ئەمڕۆی موسڵمانانە خوای پەروەردگار پەنامان بدات إلا ما رحم ربي ئەمرمان پێکراوەکەوە شتی پاک و خاوێن بخۆین و خۆمان بە دوور بگرین لە شتی خراپ ئەوەش ئەوەیە کە ئینسان بێوێ شکری خوای پەروەردگار بکە ئەبێت چی بکە کردەوەی چاک بکە واعملوا صالحا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله بەڵێ مامۆستان سوودی زۆرتیایە ئینسان دەتوانێت بگەڕێتەوە بۆ حەدیثەکە زیاتر سوود وەرگرێت لەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام اینجا یەکێکی تر ئاخیرەکەی ئەوەیە لە ئەسباب و هۆکارەکانی دوعا گیرابێ ئەوەیە کە ئینسان ئیلحاح بکات یان بە ناوەکانی خوای پەروەردگار بپاڕێتەوە دوعا بکات لێرە بە ڕوبوبیەتی الله سبحانه وتعالى یا ربی ئەو دوعایی کردووە بەڵام لەبەرەوەی شتەکانی تری خراپ بوو بۆیە استجابة نكرات حديثي يازديام عن أبي محمد الحسن بن علي بن أبي طالب سبط رسول الله صلى الله عليه وسلم وريحانته رضي الله عنهما قال حفظت من رسول الله صلى الله عليه وسلم دع ما يريبك إلى ما لا يريبك رواه الترمذي والنسائي وقال الترمذي حديث حسن صحيح حسني كري علي كري أبي طالب معروفة كرك إمام علي حسن براي حسين دايكان كيا فاطمة رضا ورحمة إخوان ليبيا صبط النبي صبط بكري كجدلية وحفيديش بكري كر دوتريت وبيغمر عليه الصلاة والسلام ناوشي دبان بشي سيد فقال إن ابني هذا سيد وسيصلح الله به بين فئتين من المسلمين
ئەو کاتەش کە ئیمامی عەلی شەهید دەبێ ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ خلافەت ئەکەوێتە دەست حەسەن بەیعەتی پێدەدەن ئەویش تەنازول دەکا بۆ مەعاویە ڕزا و ڕەحمەتی خوایان لێ بێ ئیتر بۆیە ئەو حەدیسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێ دەبێت باشە ڕەیحانەش هەرە و ڕەیحانەیە کە بۆنێکی خۆشی هەیە و هەردووکیان وەصفش دەکا حەسەن و حوسێنیش هەر بەوە وەصفیانەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لێرە تەماشای یعنی دیارەکە زۆر ڕستەکە زۆر کورتە دع ئەمەیە حفظی کردووە بزانە حفظی زۆر مهمە حەفیظت من رسول الله صلى الله عليه وسلم زۆر گرنگە کە ئینسان بتوانێت حفظی قورئان حەدیث جا حفظی متونەکان لێرە ئەم حەدیثەی لەبەر کردووە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دع ما يريبك إلى ما لا يريبك دع ما يريبك إلى ما لا يريبك ئێرە بزانە ئەوەی کەوا شک و گومان و سەرێشەت بۆ دروست دەکا وازی لێبێنە بڕۆ بۆ شتێکەوە دڵت ئاسوودەیە پێی هیچ شک و گومانێکی تێدانی ئەو شتە ئەمە بزانە چەندێ کورتە بەڵام مەسائلی زۆر تایە بەڕاستی ئەم حەدیثە لە جەوامعی کەلیمی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی سوودێکی زۆری هەیە کە ئینسان وا لێ دەکات کەوا خۆی بپارێزێت خۆی ڕزگار کات لە چی لە شتێکەوە گومانی تایە یعنی ئینسان ئەگەر بێنێتە ناو واقعەوە هەر شتێک کەوا گومانی تایە تووشی سەرێشت دەکات چونکە ئەو شتانەی کە ئینسان هەر تەماشا بکەیت لە ئیشێکە ئەزانی ئەم ئیشە گوماناویە یان خەڵکانێک پێت دەڵێن کاکە ئەم ئیشە گوماناویە سبحان الله هەیە سێرەکەی خەڵک ئاگداری دەکاتەوە نەکۆ خەڵکیش کاکە تەماشا دەکەی تەوجیهاتی قورئان و تەوجیهاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی ئەو شتە دیارە ڕوونە بەڵام ئەم کابرا چییە ئەتیماد دەکاتە سەر عەقلی خۆی ئەڕوا ئەو ئیشە دەکات دوای تەماشا دەکەی زەرەر دەکات تووشی کێشە دەبێت تووشی حەزار قەلەقی دەبێت تووشی یعنی اینجا ئینسان بۆ خۆی بکاتە ناو شتێکەوە کەوا لە ئەسڵا گومانی تایە جا ئەوە تطبیق دەکرێت لەسەر شتی بچووک و لەسەر شتی گەورەش ینی حتا ئەو مەسائلانش ئەگرێتەوە کەوا ئینسان ئاگادار بێت کەوا لەگەڵ کیا دەبێت لەگەڵ کیا هەڵسوکەوت دەکات لەگەڵ چی منهەجێکا دەبێت لەگەڵ چی ڕێبازێکا دەبێت لەگەڵ چی لایەنێکا دەبێت یعنی ئەم شتانە هەمووی شتێک شوێنێکەوە گوماناویە 100% ئەزانی گوماناویە ئیتر مانای ئەوە نییە کەوا تۆ بڕۆیتە ناویەوە دوایی بڵێ وەڵام من نوێژی شەکەم و تاعەتی خۆشم دەکەم ئەسڵی شوێنەکە گوماناویە ئەسڵی معاملەتەکە مامەڵەکردنەکەم گوماناویە ڕیبەویە سەرەکی ئەچێتە ناویەوە ئەبینن چەنەها کێشە لە وڵاتی خۆمان دروست بووە لەسەر چی مامەڵەکردنی گوماناوی کابرا ئەزانێت 100% گوماناویە تەعامل و مامەڵە لەگەڵ چیاکە لەگەڵ هەواکە لەگەڵ شتێک نادیارەکە لەگەڵ ئەوەشە ئەڕوا بە چەند دەفتەر هینی وایە مامۆستایان خانووی فرۆشتووە سیاری فرۆشتووە زێڕی خێزانی فرۆشتووە دوایی سێرەکەی و مامەڵە چییە تەبەخۆری کرد پارەکە چی لێهات نەما دیار نەما ئەو کێشانە دروست دەبێت دع ما یەریبوکە ئیلا ما لا یەریبوک شتێکەوە دڵم پێی ئاسوودەیە مرتاحم پێی ئەگەر شتێکی کەمیش بێ بەخوا ئەبرا ئەوە سەلامەترە مەخۆم لەو مامەڵەیە یان لەو شوێنەیە نادەم بەڵام ئینسان ئاگادار بێت ئەم شتەوانە کات کە بڵێ ئەو شتە گومانایە تووشی چی دەبێ تووشی وەسوەسە دەبێت نە ئەبێ ئاگاداری وەسوەسە بێت لە فەوائیدی ئەم حەدیثە بە کورتی ئەم ئاینە پیرۆزەی ئێمە وا دەکات کەوا ڕۆڵەکانی چییە لە ئاسوودایە بن بەختەوەر بن دڵیان دڵنیا بن لە ئاڵسوکەوتەکانیان لە ئیشوکارەکانیان بۆیە ئاگاداریان دەکاتەوە لە شتێکەوە گوماناویە وازی لێبێنن دوورکەونەوە لێی خاڵێکی تر ئەوەیە ئەگەر ئینسان بەختەوەری بێ ئاسوودەیی بێ واز لە هەر شتێکەوە گوماناویە دەیهێنێت خاڵێکی تریش ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چیت پێدراوە جەوامیع الکەلیم یعنی ڕستەیەکی کەمە بەڵام مانایەکی
زورية. حديث دوازديام عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. والله أتوان بلهم أجر سطاستش نبي نسبكي كم ترى هر كسيك أو فرمودي بيغمر عليه الصلاة والسلام جيبك زور مرتاح دبيت زور يعني خوي بدور أجري لمشاكل أم دنيايا. من حسن إسلام المرء يعني لجواني للريكو بيكي إسلام بوني أو كسا تيا تركو ما لا يعني شتك بيوندي بمنونية شتك سود بمن ناقينية إي باشا من بوتي بروم خومي بيو مشغول كم يعني كسيك فضولية برسيار همو شتك دكات تداخلي همو شتك دكات هيج بيوندي بويشونية سريش بو خوي دروز دكات بتايبت أو شتا لكوا زور يعني قرنجي هيا بعام أوش يعني تطبيق كرني بعام همو مسلمانك همو تاكك تطبيقي بك جيب جيبك هسودة بي بلام لناو خيزانة لنيوان جنو ميردا يعني زور شتي سيركي تداخلات هيا أم تداخلاتها معناه أوش نية إنسان واز لشتيك بينت كوا بيوندي بيو هيا وەکو چی کە پەیوەندی پێمانەوە هەیە نابی وازی لێبێنین. ئەمر بە معروف نەهی لە منکەر نابێ بە ئەو حەدیسە بێنیتەوە بڵێ من حسن ئیسلام المەرئی تەرکو ما لا یعنی کابرا منکەرێک دەکا بڵێ ئەرێ کاکە تو حەدیسێکتان نییە واڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەرێ وازم لێبێنە تو چی پەیوەندێکی بە تۆ هەیە. ئەمر بە معروف نەهی لە منکەر پەیوەندی بە ئومەتی ئیسلامیەوە هەیە یان نا؟ هەیە. یعنی ئەوە ناگرێتەوە مامۆسایان أو ناقرة كلكم راع وكلكم مسؤول عن رعيته يعني كبياو مسؤولة لخيزانكي لمنالكاني والله بلين بياو كارتو تشي داولي اما تو تشي بيوندي بتونيا نا بيوندي بمنوى هيا او شتانا بيوندي بمنوى هيا بلام شتيك ازاني كوا بالفعل بيوندي بتونيا يشكا ندور ننزيك بيوندي بتونيا سودت بيناغينيا وازی لێنم اینجا بۆیە ئەگەر تەماشا بکەین محاسنی ئیسلام جوانەکانی ئیسلام لە دووشە کۆ دەبێتەوە چییە؟ وەکو خوای پەروەردگار دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإنسانش يعني هەر شتێکەوە پەیوەندی پیۆنیە ئێتیمامی پێ نەدات خۆی بە دوور بگرێ بەڕاستی ئەمە لە حوسنی ئیسلامی ئەو کەسەیە. وهر کەسێکیش کەوا خۆی مەشغوڵ کا بە شتێکەوە کەوا پەیوەندی پیۆنیە ئەوە بەڕاستی چیە لە حوسنی ئیسلامی و کەسە نییە ینی بەڕاستی ئیسلام بوونەکەی جوان نییە چونکە زۆر تەداخلات دەکات ئەم با لێرە بوەستین چوار حەدیسمان خوێن بۆ دەرسی دابێت ئینشاءڵڵا حەدیسەکان تر بەردەوام دەبین. لە کۆتایە داواکارم لە خوای پەروەردگار زیاتر تێمان بگەێنێت لەو دینەی زیاتر شارەزامان بکات وامان لێ بکات کە ئەو دینە جوانە ببینە خزمەتکاری و ببینە کەسانێکەوە ئەو دینە جوانە بڵاو دەکەنەوە بەو شێوەی کە لە لای خوای پەروەردگارەوە هاتووە و ڕوون کراوەتەوە بۆمان لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم و داواکارم لە خوای پەروەردگار یارمەتیمان بدات بۆ ئەوەی بتوانین لە خزمەتی ئەو دینابین و زانستی شەرعی وەرگرین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.